سلێمانی لەسەر ئاستی هەموو عێراق و هەرێمی کوردستانیش لە ڕووی ڕێژەی سەوزاییەوە ئاستی ستانداردی گیانی تێپەڕاندووە، بەڵام ساڵانە و لە ناوڕاستی وەرزی هاویندا ئەم شارە ژینگەیەی هەرێم و عێراق بەهۆی نەبوونی ئاوی پێویستەوە کۆی باخچە و پارک و بلوارەکانی ڕوبەڕووی زەردبوون و شکبوونەوە دەبێتەوە. لە ئێستاشدا سلێمانی خاوەنی زیاتر لە 564 پارک و باخچە و بلوارە. بۆ ئەمە بەسەش ڕۆژانە تەنها پارێزگای سلێمانی پێویستی بە 4 ملیۆن لیتر ئاو هەیە. پێشسەرەڵدانی قەیرانی دارایی لە سلێمانی بۆ هەر ساڵێک توانراوە زیاتر لە 50 باخ دروست بکرێت و 300 بۆ 400 هەزار داریش بنێژرێت. ئێمە یەکێک لەو بەرنامانی کامانە زیادکردنی سەوزایی دروستکردنی باخچە زیاتر پێویستمان بە میلاکە، واتە ئێستا ئەو میلاکەی کە هەمانە 800 باخەوان لە کۆی 564 باخچە و بلوار لەگە پارکە هەیە. ئەمە ڕێژەیەکی زۆر کەمەوە داوامان کرۆ پێداچوونەوەیە بکەن و لە مانگی یەکە کتابێک لە ڕێی شارەوانیەوە بەرزکراوەوە بۆ وەزارەت داوای 100 شۆفێرمان کردووە، داوای 200 باخەوانمان کردووە، داوای 100 پاسەوانمان کردووە، ئەمانەمان بۆ بکرێ و جارێکش داواکەینەوە. ئەندازیارێکی بواری کشت و کاڵیش لە بەڕێوەبەرایەتی باخچەکانی پارێزگای سلێمانی هۆشداری تون دەدات لە دووبارە سەرهەڵدانەوەی مەترسی و شکبوونەوەی باخچە و پارک و بلوارەکان کە چەندین جار ئەم مەترسیان بە حکوومەت و وەزارەتی دارایی و لایەنی پەیوەندیدار گەیاندووە، بەڵام تا ئێستا بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتوون. بۆیە بۆ ئەم ساڵیش چاوەڕوان دەکرێت دووبارە باخچە و پارک و بلوارەکان ڕوبەڕووی و شکبوون و زەردبوونەوە ببنەوە. ئەلبەتە ئێمە ساڵانە ئێمە ڕێژەیەکی زۆر تەنکەر بەکرێ ئەگرین بۆ ئاودانی باخچە و پارکەکانمان. ئەم ساڵ تا ئەم لەحزەیە هیچ کێشە و گرفتێکمان نییە، لەبەرەوەی تازە وەرزی ئاودان دەستمان پێکردو. بەڵام ئەگەر بەو شێوە بەردەوام بیت ڕەزامەندی دەرنەبڕێ بۆ بەکرێگرتنی تەنکەر بۆ باخچە و بلوارەکان، ئەگەرێکی زۆرە لە مانگی 6 بۆ 7 گرفتێکی زۆرمان بۆ دروست بێ، بەشێکی زۆر لە باخەکانمان بەرەو شکبوون بڕوا و یعنی وای لێبێت چەند ساڵە هەوڵێک ماندووبوونێکی زۆرمان ناوە کە ئەو باخچە و بلوارانە خزمەتەکەین بەرەو نەمان بچێ. ئەگەرچی شاری سلێمانی لە ڕوو ڕێژەی سەوزایی و بوونی ئەو باخچە و پارک و بلوارانەی تێدا دروستکراوە لە ئاستی ستانداردی گیانیدایە، بەڵام ئەوەی ساڵانە ڕوبەڕووی ئەم پارک و باخچە و بلوارانە دەبێتەوە کەمی کرێکار و کارگوزار و نەبوونی ئاوی پێویستە کە ساڵانە لە ناوڕاستی مانگی 7ەوە گرفتی گەورە بۆ ئەم باخچە و پارک و بلوارانە دروست دەکات. بۆیە حەقی خۆیەتی لایەنە پەیوەندیدارەکان لەم ساڵدا ئەو گرفتە نێڵن و شاری سلێمانی زیاتر برەوی پێ بدرێت تا هەم جوانی بە شاری سلێمانی ببەخشێتەوە و هەمیش لە ڕووی ژینگەییەوە ژینگەیەکی پاک بەم شارە ببەخشێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.